سڵاوتان لێبێ خۆشەویستانی گەڕای میدیا، سڵاو و ڕێز و خۆشەویستی کەناڵی گەڕیانێزی، سڵاو و خۆشەویستی گەڕیان FM ڕادیۆی میلی گەڕیان لە ئێوەی ئازیز و خۆشەویست. وەکو بەڵێنمان پێیا بوون ئێمە دایمە بە دوای گەوهرەکان ناگەڕین، وەکو خۆمان بە زەڕەنگەر ناشوپێنین، بەس دایمە قەدری زێڕای ئێمە هەیە، ئێمە قەدری هونەرەگرین. لەبەرەوە لە ماوەی ڕابردووە گەنجێکی دەنخۆشتان بینی لە سۆشیال میدیا هەڵایەکی گەورەی لێکەوتەوە کە ئەو گەنجە دەنخۆشە بەدەم کاسپیکردنەوە یا ڕەوی لەشی ساغ بێت کە کاکە دیلمانی چایەکی بەدەم دەستگێڕی چاوە دڵی هەموو خەڵکی عەلوەکەی خۆش کردووە. ئەو گەنجەش کاکە دیلمانی چایەکیە کە ئەمڕۆ لەسەر بەڵێنەکەی خۆمان بە هاوکاری کاکە ئەحمەدی سایزەر و کاکە ئاودێری پەیامنەری خۆشەویستی ناس میدیا کە توانیمان لێرە ئەمڕۆ میوانداری بکەین. ئەم بەرنامەیە ڕاستەوخۆ پێشکەشەکەین. ئێوە شەش پرسیارێکتان نەبوو لە کاکە دیلمانجیان ئەتوانن لە ڕێگەی هەر سێ ژمارە مۆبایلی گەڕای میدیاوە 07071 471 5264 و یاخۆ ژمارە مۆبایلی 050 727 85 35 کە ڤایبەریشی هەیە، یا ژمارە مۆبایلی 07071 891 75 75 کە واتساپی لەسرە بۆ کوردانی تاراوگە و دەرەوەی وڵات. بەخێرات نیە وتانەکەم یەک بە یەک بە تایبەت کاکە دیلمان. کاک دیلمانجیان بەخێر بێ. کاک دیلمانجیان ستۆدیۆکانی گەڕای میدیا و ڕووناک کردەوە، بەخێر بێ. من لە ڕاستی هەرکە یەکەم دەرکەوتنی زۆرم خۆشویست ئەم کوڕەگەنجە لەبەرەی کوڕەشی ئیشکەر و بەڕاستی من هەر ئەو گەنجانم زۆر زۆر خۆشەیە. لەگەڵ ئیشەکەشە پەرەی بەبارەکەیەوە کە دەنگخۆشیە دڵی خەڵکیش زۆر خۆش کردو لەو ناوە. من معلوماتم بۆ هاتووە لە ناو عەلوەکە، یعنی چای تۆ بە دەروی کە چای دەستیشە خۆشە، هەر بەڕاستی تامەچێژێکی شەیە کە لەگەڵ تۆی هەمویان خۆشیانەوێت. لەخوا کەس گلەینە و ئیشی خۆمانەکەین و بەشانازی و سەرمان بەرزە و چایکی تێگەین لەخوا بەزیێ. یاخوا بەخێر بێ. جا هەر هونەرمەندی کۆتات پیشەوە بە لە حەسەن زیرەکەوە بێنە تا ئێستا کاک دیلمان داواکەن کە تۆزێک ئەگەر وەڵام هەبوو دەنگ زیاتر بەرزکەیتەوە لەبەرەی لە دەنگ لەوێ باشتر دەربچێت. لە حەسەن زیرەکی نەمرەوە بیگرە کە هەر چایەتی کرد و چەندی هونەرمەندمانەیە کاک ساڵحی چایەتی و کاگەلان ڕەنگە بزانێت چەند هونەرمەندی چایەتیمان هەیە. ئێوەش بەخێر بن کاک ئەحمەدجان، کاک ئەحمە و هاوکاری هەمیشەیی گەڕای میدیا کاکە ئالانجان. سوپاسێکم کە ئەمڕۆژ بەدەر لە هەموو شتێک ئامادەیە دایمە بۆ ئەم جۆرە گەنجانە بۆ ئەم بەهرانە، ئەویش لە پشتی زۆریانەوە کە حەزەکات ئەوانەوەی ببن بە ئەستێرێکی درەوشاوە لە هونەری کوریا. کاکە لوێزیان تۆ زۆر زۆر ئێمە قەرزار تارین بەڕاستی و گەڕای میدیایەوە دایما لە پشتی کارەکانی ئێمەون. هەموو لایەک بەخێر بن. من کات زۆر ناگرم جارە پرسیارشت لە کاکە دیلمان ناکەم مەتاک خۆتان ئەگەر پەیوەندیتان نەبوو حەزەکەم چینە لای یەکەم بەرهەمی کاکە دیلمانی چایەکی و دەنگە خۆشەکەی، دواتر وردە و دڵناو بەرنامەکەی چینە ناو هەندێک وردەکاریەوە. فەرموو.
تەنافیاه و حەزرەتم لە دەوری عاشقا گێڕاوە من نهێنی ئەوینی تۆ لە ژێرەشگا حەشاریاوە تەنافیاه و حەزرەتم لە دەوری عاشقا گێڕاوە زۆرە ترسم ماهی سادم شێتانەدا منێ یان گیرۆدەی بەڵایەکی بێ یان خۆشەویستێکی بمرێ زۆرە ترسم ماهی سادم شێتانەدا یان گیرۆدەی بەڵایەکی بێ یان خۆشەویستێکی بمرێ دەم خۆش کاکە دیناجان دەست خۆش کاک ئەحمەدجان بەڕاستی ئێڵە مانگەشە و سەلیاوەرە دیارەوەکەم ئەگەر یەکەم بەرهەمەوە بێمە ئەو کەسانی کە تازێنە نەو دنیا بنەرە زۆر لەوە ترسین کە لە ئیقاعە مەسەن ئاوت کە بەڵام ماشەڵە زۆر جوان بوو دەستە خۆش بێت دەستخۆشی لێکەم کاکە دیلمانجان کاکە مەجززیرەشی هونەرمەندی خۆشەویست و لێپرساوی کۆمەڵی هونەری میلی کوردستان لە گەرمیان لە کەلارەوە خۆشی هونەرمەندێکی دەنگخۆشە هەڵا خاوەنی دەنگێکی ڕەسەنە بۆ هیوایم لە دوا ڕۆژدا چەند کلیپێکی جوانی بۆ بکرێت سوپاس بۆ ئەو ستافە جوانەی ئەم ڕۆمانستافی گروپی گەڕیان دوای ژەڵە پرسیار لە کاکە دیلمان لە کەیەوە گۆرانیەڵێت و زیاتر لە سایی چی ئەکاتەوە بیدایەت کە دەستی پێکرۆ لە سای شۆ کردێتەوە لاسایی مامۆستای گەورە کۆچکردو حەمە جەزا لاسایی مامۆستای گۆرای میری حسین بووتێ گۆرانی سەعیلی ئەزغەرم گوێ لێ بۆ کەوتوتە مامۆستای گەورە سەعیلی ئەزغەر مامۆستا خوا لێ خۆش و جەلال سعید ماشەڵڵا دەنگی بەڕاستی دەنگێکی خۆشت هەیە ئەتوانی خۆ تاقیب کەرە بەس محاولە بکەی زیاتر ئیتر لەمەوە لەگەڵ ئیقاعە بگونجەی زۆرمان پێخۆشە بێ ئەڵا هەموو شتێ بە شانسە کاک ئەحمەد چاو لێ ئالان دەستی بردو بۆ زەرفتخوا تا بدەقێ ئەو تا کارزان فاروق لە ئەڵمانیا ئەڵە بژی مامەسا جەزا و مامەسا ئالانی ڕیتم ئالا خۆ کاکە 1000 میلیۆنەیە برە ئیتر وایە کاکە براجان چی بکەین کاکە سوارەمان لەگەڵە پەیوەندیە کاکە سوارەجان ئەم کاتەوە باشڕۆ حەکەم کاکە سوارە پەیوەندەکەی خەتا بووە ئەگە گەڕایەوە لامان لە خزمەتی کاکە سوارەیە بین
ئەم بەنامەی ڕاستەوخۆ پێشکەشەکری ئێوە شەش پرسیارێکتان نەبێت لە کاکە دیلمانی خۆشەویست لە ڕێگەر سێ ژمارە مۆبایلی گەڕا میدیا 0 وایە خۆ ژمارە کۆڕەشی 0 سوپاسانەکەم محمود محەممەد ئەلە سڵاوتان لێبێ دەست خۆش مامە زۆ سوپاس کاکە محمودجان نمەی باران لە پێنجۆنەوە دەستان خۆش بێ دەنگی تایبەتی هەیە کاکە دیلمان هیوان بەردەوامی سەرکەوتنیەتی دەستی و سافە جوانەش خۆش نمونە و پێشەنگ لە کاری جوان سواز بۆ تۆ زۆر بەڕێزی کاکە دیلمانجان تۆ کەس پێویستی دەنگە خۆشەیە خۆتە تاقی کردەوە لە خزم و کەس و کارەوە یا یەکسەر لە ناو عدوەکەەوە دەست پێکە یا چەند ساڵە ئەو پرسیاران زۆر کردووە ئەوە خۆ نابێ بڕیاربی دڵنیام خەڵک پێویستی بەس دەمێکە ئەمە چەند ساڵە بێت پێزانانی تقریبا 10 ساڵە بێت ماشەڵە خۆ گەنجی ئەگەروا بێنی ئەوە زووتر ئێمە ئەبدانگە بناسرایوانێک کاکەحمە دەمێکی لە مناڵی و خەریکم لەخوا بەزیێ بە هیوای سەرکەوتنی زیاتر مامەستا سعید ئەحمەد محەممەد لە کەلارەوە لە دەنگێکی تایبەتە دەستان خۆش بێتە مەدرێژ بن زۆر سپاس مەریوان قەرەداغی شاعیر و نووسەر و خۆشەویست دەڵە دەستان خۆش بێ ڕەنجین چەپچێ گوڵی بۆ نردوی چینە لای گۆرانێکتر کاک ئەحمەد ئەچینە لای گۆرانێکتری هونەرمەندی لاوی دەنگخۆش من نایەنێم هونەرمەند و بەهرەمەند کاکە دیلمانی چایەکی حەزوهی وابین با پێکەوە لەم ژینەدا دروستکەی حەزوهی وابین لە ئامێزی یەکتریدا تا دنیاما پێپیر نابین لە ئامێزی یەکتریدا تا دنیاما پێپیر نابین کە
وەرەگیانە بکاو مەراونی وێنەی ئەم نوخسارە بگرا و بگرا وەرەگیانە بەکاو مەراونی وێنەی ئەم نوخسارە بگرا 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 لال و ماڵ شێواوەکەی پەڕەی دڵتام و ئەبەدی هەڵی بگرا هەڵی بگرا هەڵی بگرا ئای سريم السماكة دلم دريش تكيتا لخانقة دعاكا خفض مقوى زمنك لا يكيد وتبديد رجل دادي وكو جارا غيبت شاد بيد وكسرنا يجد دەم خۆشکە کە دیلمانجان مامۆستاکیان زۆر سپاس دەستی ئێوەش خۆش بە یەک بێکتان دەست خۆشکاک ئەحمەد کاگالان کاگەڵوێست سوپاس بۆ خۆشەویستانی کە بە چێژەوە دانیشتون بەلای دەنگی کاکە دیلمانەوە ڕەنجین چەپشەگوڵی ناردووە شاوە ئیبراهیم ئەڵێ هەر بژیت دیلمانجان سەرکەوتوو بیت پەیجی کۆکتێل کە پەیجێکی زۆر بەهێزە ناو سۆشیال میدیایە کە هەموو کات سۆشیال میدیای ڕازانێتەوە بە گۆرانی زۆر ڕەسان ئەڵە بەڕاستی دەنگی خۆشە بە هیوای سەرکەوتن دەستی تۆش خۆش بێت کاک دەزا بۆ ئەم بەرنامەیە سواز دەکەم دەستیوانش خۆش بێ کاک دیلمانیان بە لێمە نزیک کردەوە کاکە ئەحمەد و کاکە ئەودێر تا ئەحمەد ئەڵێ دەست خۆش بێ کاک دەزا زۆر سپاس دەکەم کاکە تەواجیان کاکە دیلمانجان ئەحمەد عومەری خۆشەویست ئەحمەد خۆشناوەتی ماوەیە کە لێمان دابڕاوە هەردوو لامان ئەو بەهۆی گۆڕینی کارەکەی و کە ئێستا زۆر سەرخاڵە دوو لە ڕۆژێکە دوو شەفت کارەکە بەڕاستی نامانێ زۆرمان دوکەین بەڵام ئەو یەکێکە لە هەرە دەسۆزەکانی گەڕێن میدیا بەڕێوەبەری گەڕێن میدیایە لە هەولێری خۆشەویست ئەڵە سڵاو ڕێز بۆ ئێوەی ئازیز سڵاو بە کاکدزا و بە کاگەلان و میوانە بەڕێزەکان تەواوی ستافی گەڕیان سوپاس کاک ئەحمەد خۆشناوەتی کاک ئەحمەدی خۆشەویست پشت و پەنای گەڕێن میدیا هەموو کاتێک ئامانج کەمال کارمەندە خۆبەخش و مادوونە ناسەکەی گەڕێن میدیاش چەپشە گوڵی بۆ تۆ نادۆ کاکە دیلمانجان زۆر سپاس کاک دیلمانجان من یەک ئامۆژگاری برایەنە گەرە هونەرمەندانەش نەبێ ئەوەیە هەوڵ بیت مادەم ئێستا سۆشیال میدیا ئەو دەرفەتەی ڕەخسانە لە ڕێگەی ئەنتەرنێتەوە و تۆڕی کۆمەڵایەتیەوە سوپاس بەخوا هۆنراوەکان هەمووی بەردەستە ینی هەوڵ بی لە داهاتووە هەموو هۆنراوەکان دایما هەد بێت سا زۆربەی هونەرمەندان کێن یا دەفتەرێکیان پێەیە ئەوەیە لە ڕێگەی مۆبایلەکەەوەی ئایپادێکەوە بۆی کە بتوانی ئەو گۆرانیانە مادەم تۆ لە سەرەتای دەستپێکردنەوە هەتا من بەڵێنیەوە دەیەم ئەگەر خۆت ئارەزووکەی
بە ئاوازی نوێش هاوکاری دەکەین ئاوازێکی نەدەینێ بۆی ئاوازێکی خۆتە هەبێ بە شانازیەوە ئەگەر پێت خۆش بوو بەڵام مادەم ئێستا ئاوازی یا گۆرانی وێچەکانی پێشتر لەیتەوە بۆی کە بتوانانی وەکو خۆی کەلیماتەکان بڵیتەوە دایما ئەو کەسانی کە تەقلی دەکەنەوە خەڵک وا پێی خۆشە و کە سوکاری هونەرمەندەکان ژوان پێ خۆشە گۆرانەکە وەکو خۆی بڵیتەوە بڵی کەلیماتەکان هەڵە نەکەی هەولێوە داوە خۆ دووردەوەدا بەڵێ ئەرەوەڵا بەستێ تۆزێ بێمەجار بینێ ماوێ ئیشەڵا بەدلی خەڵک و بەدلی کاک دیرمان منوتمەوە خێنە کۆتایی وەس حەزەکەم لەم ناو بڕێە مەسان بۆ نمونە کاتێک کە بە سینە چاکەوە گەڕین مەسەنە کە داوا لێکەن زۆربەی کات داوا چ گۆرانێکی لێکەن وەڵی زۆربەی کاتە حەمە جەزاکە داوا ئەوە لێکەن ئەم شەو ئەوەی کە ئێستا بیداوتمان کامیان بوو کامە ئەوەی حەمەد زاکە تۆی تۆزەشیمان بەبێ مۆسیقا بۆ بڵێ چۆن ئێستا چویتێتە خۆ کرۆ بە قاتعشی عەلوەکەیە و ئەوە کاک حاجی تەکلیفەوە کاکە بەبێ مۆسیقا حەزەکەن جۆمان لێ کۆپری بێت گەرچی بەرە و دوا ماڵی ژین بەڕێوەم یەکە ماڵی نەمردنم دیارە لێوەم بەشم چون کامردنی نەوجێنیە شادم کە تا دوا هەناسەد بە پێوەم شادم کە تا دوا هەناسەد بە پێوەم لا 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 أقل يا نمتواني بيا تلقى لو يبد زاورك واتفنقم أقل يا بجمابم لكاروان لبي لبيش كاروان وبيش انقماي دەمە خۆش بێت نەوەڵا دەمە خۆش بێ بەڕاستی من جێ خۆی تێسا ئاماژە بەوە بکەم کە لەگەڵ ئەو مەقامە شۆڕژێری حەمەدەزە لەگەڵ ئەو بەستەیە کە خۆتانزان بۆچی وتووە بۆ شۆڕش و بە خەباتی وتووە دڵم بەتەواوی لای ڕۆژهەڵاتە ئێستا دڵم بەتەواوی لای ڕۆژهەڵاتە وەکو گەڕامیدیا بەڕاستی دڵمان لای براکانمانە لای خوشکەکانمانە لای ئەو بەرخۆدانیانە بەڕاستی هیوای سەرکەوتنیان بۆ خوازم هەر هیچ نەبێ خوا بیان پارێزێ لە زوڵم و زۆری زەمانە و لەو هەموو نەهامەتی کە ئێستا هەیە بە هیوای دوا ڕۆژێکی ڕۆن و بە هیوای هەڵاتنی خۆرێکی ئازادی لە ڕۆژهەڵاتەوە خۆشەویستان ئەحمەد عومەر جارێکتر ئەڵەسڵا و ڕێز بە کەناڵە جوانەکەی گەڕیان نازیار حوسێن ئەڵەسڵا لە کاک ئەحمەد سەردار ڕەوەندازاد ئەڵەسڵا لە کاکە دیلمانی خۆشەویست وەستا ڕەفیقیش سەلامی لێکە زۆر سپاسێکم جەزا ئەحمەد ئەڵە دەستی خۆش بە مامە زای گوڵدڵ تۆ هەر ماندوو نەناز بوویت ڕێزمان و بۆ خۆت و میوان و برادرانی پشت کامێرەش زۆر سپاس کاک جەزا ئەحمەد ڕەوەند محەممەد ئەڵە دەست و دەنگت خۆش بێ دیلمان گیان دەستی مامۆستا جەزا هۆکارەکانی خۆش بێ لەشتان ساغ بێ سپاس وەڵام من هیوای سەرکەوتن بۆ کاکە دیلمان ئەخوازم و دڵنیام لە داهاتووشی پرشنگدارای بینینەوە کاکە دیلمان ئەستێرێکی زۆر جوانە بێن ناو هونەری کوردیا و گەنجێکە هیوای دۆڕۆژێکی بەختەوەری بۆ خوازم کاکە دیلمان چینە لای بەرهەمێکتر لە بەرەمەکان کە ئامادەمان کردووە کامیان بوو گەڕیانەکەیە کاکە ئەحمەد ماملێکەیە باڵە باشە
وایارەوە بەسەرێتی جاران ڕۆژی ساجارە دەمیدا دەستێم لای خۆش بێ دەم خۆشکا کە دیلمانجان پەیوەندێکی تەلەفۆنی وەرەگرین خات و پەرژین هاوڕێی هەمیشەیی بەرنامەکانمان لە گەڕامیدیا لە هەولێری خۆشەویستەوە پەیوەندیەکە خات و پەرژین سڵاو لێ بێت سڵاو لێبێ کاکدەزە ئەم کاتت باش چۆنە باشی ئەحواڵتان چۆنە سڵاو بۆ تۆ کاگرەبازیان دەنگی باش نایەتە لامان خات و پەرژین ئەلو باشە بەڵێ 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 ئەم کاتت باش کاکدەزات چۆنی باشی ئەحواڵتان چۆنە سڵاو ڕێز بۆ تۆ خات و پەرژینی بەهرەمەند خات و پەرژین ژێشێکە لە دەنگخۆشەکانی کە هەموو جارێک لە بەرنمەکانمانە بە دەنگە خۆشەکەی بەرنمەکانمانە ڕازێنێتەوە زۆر سپاس کاکزت بەڵێ بەڕێزانش دەکەم بەڕاستی پەرەمەند ڕاستی لێ بەدەستی دەکەم بەڕاستی سڵێکی زۆر کاپی من هەردەوامی ئەو بەهرمەندێکە گۆرای دەڵێ بەڵێ بەڕاستی ڕاستی گەڕێنی ماڵی هەموو بەهرمەند و هەموو هەرمەندشتیان خۆشە تاکە هنرمەند بێ جیاوازی من خۆشتم سوپاسان بەڕاستی گەڕێنیا زۆر گۆرەکانی گەڕیانی خۆش ئەڕۆڵە خات و پەرژین بەزە شوێنێکە عنی بڵێن جێگیر بە سابت بە بۆی کە دەنگەکەت نەجوو لە شەپۆل نەیات ئەڕۆڵا پێمان خۆشە گوێویستی دەنگی خات و پەرژینیش بێ نێچێکە لە دەنگخۆشەکان کە هەموو جارێک بەرنمەکەمان ڕێزێنێتەوە فەرموو ئێستا سەوتەکە باش دەکە کاکدەزە بەڵێ بەڵێ باشی گۆرانێکی فۆلکلۆری هونەرمەندی دەنگخۆش دایر تۆفیقە هیوادارە بگوتان بزانم ئەو دەنجێمیان پێ فەرموو فەرموو قربان سیمنی کوشت ئەو دوور بەرە ماڵمانە ئەو بەرە قوربان سیمنی کوشت ئەو دوور بەرە بەدەستێنێم پێدەدا قوربان بە چاو پێم داڵێ وەرە بەدەستێنێم پێدەدا قوربان بە چاو پێم داڵێ وەرە ماڵمانە ئەو بەرە گیانات سیمنی کوشت ئەو دوور بەرە بەدەستێنێم پێدەدا قوربان بە چاو پێم داڵێ وەرە بەڵێ کاکدەزە هیوادارم ئەو گۆرانشتان بەدڵ بێ دەم خۆش خات و پەرژین دووبارە سپاستان دەکەم دووبارە بەخێر هاتین میوانە بەڕێزەکانیش دەکەم دووبارە کاتێک شاد خواتان زۆر سپاس خات و پەرژینی بەڕێز سپاس دەکەم من یەک داواکاریم هەیە لە هاوکارانم لە پشتی کامێرەوە کاکبوران و برادران کاگالان ئەگەر لێرەیە کاگڕێواز ئەگەر پەیامەکەم بگەنە بە کاکبورانەوەن یا داوا لە کاگامانجەکەم بڕوانامەیەکی ڕێزێنانی کاکدیلمان هەیە حەزەکەم لەناو بەرنمەکە ڕاستەوخۆ پێشکەشی بکرێ لەبەر دوو هۆکار یەکەمە لەبەرەوەی زۆربەی گەنجێ وڵاتە کە خساکڵە هیچ ئیشێگنی و ئیش دەست ناکەکە کە ئیش هەیە تۆ ئەچیت خۆ دەخیتە ئیجۆ خۆت بە خنکانی ئەو هەموو سنوورە ئابری لەوێش ئەگەر چایچێتێک یا شاگردێکە دەستکوێ خوار ئەوەیە ئەوە تا لێرە و کوڕەگەنجا بینین بە دەستگەڕی چایچێتیژەکانی لەواتە چایچێتی واژ نەبێت شوێنێکی هەبێت بە کاملی گرتوێتی بکرێ و لەگەڵەوە شاهونەرەکەشی پێخستووە کاگامان داوای لەکەم بێنێتە ناو بەرنمەکە ڕاستەوخۆ لە ڕاستەوخۆیە کاگالان داوای لەکەم وەکو هەموو جارێک ئەو بەڕێوەری پەیوەندەکانی گەڕامیدیایە کاگامان جیان فەرمو بێنیتە ژوورەوە بڕوانامەکە بۆمان کاگامان بە ئەرگ نەبێت ئەو بڕوانامەیەمان بۆ بێنێتە ژوورەوە بۆی کەوا پێشکەشی
کاک دیرمانی بکەن ڕاستەخۆ لە بەرنمەیە ئەمە ڕێزێنانی گەڕێ میدیا و کۆمەڵی هونەری میلی کوردستانە بۆ ئەم هونەرمەندە دەنگخۆشە کە ڕاستەخۆ کاگەلانجیان هەر لەبەر بۆی لە کادری کامێرای دەرچن دوور مەکەونەوە هەر بێ زەحمەت هەر ئەتوانین لە شوێنەکەی خۆتەوە کاگەلانجیان کاک دیرمانش بێتەوە نزیکی شوێنەکەی خۆی بە ئەرگ نەبێ کاکە هەڵێزیان با بێتەوە لای زۆر ئاساییە کاکەلوس لە ناوەندتانەیە زۆر تەبیعیە چکەی مەبەستمان پەیامەکەیە ئەو بڕانامەی پێ بگەێنیت کاکە ئالانجیان هەر کاکە دیمانجیانەکە هەرسیتەوە لە شوێنی خۆت بە ئەرگ نەبێ ئەو بڕانامەی لێوەگری ئەو بڕوانامەی ڕێزێنانی کۆمەڵی هونەری میلی و گەڕامیدیە بۆ گەنجێکی بەهرەمەند هونەرمەند دەنگخۆش کە شایانی ڕێزێنانی ئێمەیە لەبەرەوەی یەکەم کاسپی ئەکات لەشی ساغ دووەمیان پەرە بە هونەرەکەیە هیوای سەرکەوتنە بۆ خۆزم پیرۆزە سوپاس بۆ کاگەلان ڕەفیقی هونەرمەندی دێرین سوپاس بۆ کاکە دیرمانجیان ئەم بڕوانامەیە ئەمە لای ئێمەوە ڕێزێنانە بۆ ئەو هونەرمەندە دەنگخۆشە هیوای داهاتووی گەش و جێ شانازی بێمە کاکە جەزا ئەحمەد دەڵە مامە جەزا تۆ قەرتاجی تو نزوایت لانکەی پێگەیاندن و ئەناساندنی زۆربەی هونەرمەندەکانی هیوادارم هەریز نەبێ بەقەت مادووبوونەکەت ڕێز بیگیرێت وەڵام من هیچ ئەوەمەوێ بەتەنێ ئەمان پێ بگەن و ئەمان دوایی ببن بە ئەستێرێکی درەوشاوە ئەوە هەموو ئاواتەکەی منێتە دی سوپاس بۆ دەسوازی کاکە جەزاژیان بەختیار محەممەد دەڵە سڵاو پێ بڵە با مەقامێ بڵێت وەڵی جا ئەگەر هیلاک نەبێت کێشەی کاکە دیرمانم چەند ڕۆژە هەستەکەم یا ئەم یەم مەوسمێ دنیا سارد و گەرمە جاوە نوکتەیەکم بیرەخاتەوە برادران ژەزان باسی چیەکەم برادری خۆی کە قساکە دەنگی هەر بۆ گەڕێنی زۆر خۆش نەبوو هاوڕێمانە حەزاکەم نای بڵم دەنگیشی زۆر گەڕ بوو بە یەکێ لە هونەرمەندەکان منی و تازە پێگەیشت هونەرمەند بوو بە جەمال سەعید بە ڕەحمەت بێ وتی تۆ سێژەمە ئیسیکانەیە شیر بخۆرەوە ئیسیکانیانی پەرداخ بۆی دەنگە خۆش وتی ئەجاکەوای بۆ خۆ سوکانەیە شیر ناخۆیتەوە بۆی دەنگ ئەو دی سوکانیانی لۆریەک ئەجا بۆی لێ منش نازانم چی بە کاک دیلمان بڵێم ئەڵە دەنگم ئەم ماوەیە زوو ئەیگرێت دیارە لەبەرەوەی کە هی مۆسمەیە کە سەرما و گەرمایە بەڵام ئەگەر بتوانانی مەخامێکشمە هەر بەبێ مۆسیقا پێشکەشکەی لەبەرەوە خۆشەویستە لەبەروی جمهوری خۆتن هەرچێک بە بەدڵی خۆت بێ حەزەکەین بابێت بۆی کە وەکو لایڤەکانی کە ڕاستەخۆکانی کە دایمە دروازة روتم لأكلي المدى درقاي ظلم هميشة كنا ويو آخمان نكيب وتنياي جميلي دناد الاسمي بيت ويدايو غميك لحزن ذات يتوو آخمان پاک دەنگێکی نەرم ئارام ینی هەموو مواسەفاتێکی هونەرمەندی تێیە دەمە خۆش بێ بەڵام ون بووی ناڵام ئێستا باشە بەش مردەوە دەیتە لە وەلا دەرکێ کاکە ئەحمەدجان هیوای سەرکەوتن بۆ خۆزم چ بەرهەمێکتر بانەمادە بوو کاکە دیلمان بەسەس
باشایە دڵێم گریان بوو باشایە دڵێم دەستم بۆ هەر گوڵێ کابر ئەموو بادڕێک ناشێوێم دەستم بۆ هەر گوڵێ کابر ئەموو بادڕێک ناشێوێم باڵام منی پیری یاشێ ماندوو نابڕمانە سەرڵێ سۆزی گر و گێڕی سیما باڕاقی بۆ دنیا داڵێ باڵام بێباک و سەرسەختم هەرچیم خۆشویستی بوونێ مەڵێم تاکو بوونم هەبێ گۆرانی عاشق داڵێم ئاڵێم تاکو بوونم هەبێ گۆرانی عاشق داڵێم هێندا گریام هێندا گریام هێندا گریام هێندا گریام گریان بوو باشایە دڵێم گریان بوو باشایە دڵێم دەستم بۆ هەر گوڵێ کابر هەبوو بادڕێک لاشرکێم دەستم بۆ هەر گوڵێ کابر هەبوو بادڕێک لاشرکێم منی تەنیای ماما خەمە میوانی خوامی خانە خوێن ئیتر گریایان دادم نادا چاویشم نابینا بوونێم منی تەنیای ماما خەمە میوانی خوامی خانە خوێن ئیتر گریایان دادم نادا چاویشم نابینا بوونێم مەڵێم تاکو بوونم هەبێ گۆرانی عاشق بۆ کورداڵێم ئاڵێم تاکو بوونم هەبێ گۆرانی عاشق بۆ کورداڵێم دەست و شادان خۆش بێت دەمی تۆ خۆش بێ دەستخۆشی لە هاوکاران مەکەم کاک ئەحمەدجان کاگالان کاکاڵوێست پشتی کامێرە هەموو لایەک دەستیان خۆش بێت کاکە دیلمان چی بۆ گەنجانی وکو خۆ دەڵی کە یعنی سەری ئەم دنیاە وا بە قوڕەکەن کە ئیتر دروستکاییتیان نەماوە تۆ دڵنیام تەمەن مادووە بی تۆ بە دەستگێری چا لە ناو قاتع گەورەی ئەو قاتع گەورانی ئەلوەکەی لەم سەر بۆ ئەو سەر بەدەم ئەوە شەوێشتا هیوا بە ژیان هەیە گۆرانی ئەڵێ دڵی خەڵکیش خۆشەکەیت و دڵی خۆشە خۆشەکەی ئەی باشە گەنجێک دائنیشێت مەسەن هەر لە ئیژنی و هەر کە ئابلیە و هەر ناوێ ئیش بکات و بە هەر شێوە لە شوێگە بۆ نمە گەنجێک ئەحمەد هاتۆ خۆی فێری مۆسیقا کردو مەسەن ئەوە ئیشێکی هەر بۆ خۆی ئەگەر کەمیش بێ من دڵنیام ئەویشانە پێی ناژی بەڵام خۆ نابێ هەردانیشی ئەم دنیاە عنوای لێ بکەی کە دروستکاییتیانەما ئەوە هەڵوێستەوە کاکە ئالانە گەنجەکانی تر تۆ چیم پێ ئەڵێ مەسەن بۆی کە
تەژیانەکەی چی بکەن وڵی من ئەڵێم ئیش هەیە ینی کەزای کە ئەڵێ ئیش نییە لەو بڕام کەوانە چونکە گەر ئیش نەبێت ئەم دەمنیان ناڕۆتەوە دنیا خۆی هەریتر ئەوەستێت نەوەڵا ئیژەیە و ئەمجا چەنەها گەنجی کەش هەیە سەوتیان خۆشە بەڵام شەرم زۆرەگەم خۆم چەند برادرم هەیە شەرم زۆرەگەن بەڵام سەوتیان زۆر خۆشە هیوادارم ئەو شەرمە نامێنێت بێنە سەر ستەیج و بێنە بەر کامێرە و ئێمە ماوەیە لێرە چەندین کەسمان بڵین ناساندوو بەڵام ناوێت لە کامێرەوە دەرچێت ئەڵە نامێت لە کامێرەوە دەرچم دەنگێکی زۆر خۆش دیارە هۆکارەکەی کە ڕێگریان نییە ڕەنگە هێشتا هەندێک کەلتوری ئەوە هەبێت کە مەسەن پێیان خۆش نەبێت کەسەکان دنیا هونەر هەڵبژێرێت کاکە میرشاد ئازادی کارمەندی خۆبەخش و ماندوونەناسی گەڕامیدیا کە ماوەیەکی زۆرە لێمان دابڕاوە بەهۆی ئیشوکاری ئەوش گەنجێکە ئەوە تا ئالا نەزانێ ئیشەکات و لەشی ساغ بێت ناڵە ئیش نیە سەری دێ بە قڕ نەگرتووە شەکە لەو گەنجانی لێرەش زۆر هاوکاری ئەمە بووە ئەڵە سڵاوتان لێ بێ سڵاو لە مامی هەمووان مامەجەزا و مامە ئالان دەنجی کاکە دیلمان خۆش بێت و دەستی کاک ئەحمەد و کاکاڵێسیش خۆش بێ دەستی مامە ڕێبازی مۆنتێریش خۆش بێت سڵاو بۆ کاکە میرشادجان کە لێمان دوورە ئێستا بەڵام هەموو کاتە دڵی لامانە کاکە دیلمانجان چ گەڕێنێکترە بۆ ئامادەکەبووین لە ئامادەکراوەکان کە گەڕێنەکەیە گەڕیانەکەی بەڵام تۆزە کەمە دوو کۆپلەش بێ بەزم پێمان خۆشە لەبەرەوەی ئێمە کەناڵی گەڕیان هەمیشە باەخی زۆرمان بۆ میلۆدی گەڕێنەنەیەوە پێمان خۆشە تۆش ئەگە بە دوو کۆپلەش بێ بەشدابی لەگەڵمان
دەم خۆشکە کە دیرمان دەستان خۆش بێت خۆشەویستانم ئەگەر دیقەتان نابێت لەم لاساییکردنەوەیان تۆزە دەنگێک چۆ سەر قادرگاگلی و مەریوان و ئەو منتیقەیە ینی لەبەرەوە توانەکانی زۆر تیا بینمەوە مەسەن تەقلیدی هەموو گۆرانەکان دەکاتەوە دیارە هەرە هۆکاری ڕەنگە ئەمەیەکێک لاوان بێت کە بدناسێ ڕەوەندە ئازاد دەڵێ سڵاو لە کاک دیلمانجیان داوت لێکەم یەک کۆپلێ حەسەن زیرەک پێشکەش بکەی ئایا قەدوو تودا حەسەن ئەو تێ بەس ناڵم بەخوا تۆزەی ناساخم ڕەوەند ئەی ناسم لە خزمەتیام هیچ بەرنامێکی ترێ ما بوو ئامادەیکەی بۆمان ئەوەی کە لە بەرنامەیە هەبوو ئەکەین بە دیاری بەرنامە بۆ ئێڵێم بەسەر چاو خۆشەویستانم کاک دیلمان ئایا با بۆ ناتوانێت بەسەر چاو بەڵام پێش ئەوە ئاچەوتە ناساخم ناتوانێت یەک کۆپلی بێ مۆسیقا سەعیدێزەرەکان پێشکەش بکەین ئینجا بچینە لای دیاری بەرنامە و کۆتایی بەرنامە و ئەو گۆرانی کە ئێستا ئامادەکەرەوە بەسەر خۆشەویستانم دیارە من زۆر حەزەکەم کەسانە چکە بە تەنیا هەمیشە گۆرانی و تۆ بەبێ مۆسیقا حەزەکەم جابەجار و تەکلیفەم هەیە کە لە بەرنامەکەشە یەک کۆپلەشمان بەبێ مۆسیقا پێشکەشکەوەی سەعیدێزەر وجودە لە ناو سۆشیال میدیایە دوای چینە لای دیاری بەرنامەکەمان ئەگەر یەک کۆپلێمان پێشکەش بکەی فەرموو غەمگین و دڵپەشێوەم گروانەباری لیوەم غەمگین و دڵپەشێوەم بروانەباری لیوەم حەیرانی خاڵی لیوەم ئۆب جەرگم سوتاوە قاوە بۆ تۆ شێت و شەیدا بووم بۆ تۆ پیری و ڕسوا بووم بۆ تۆ زەوی و زریان بووم بۆچی تۆ ڕەحمت نەماوە دەم خۆش یا فەرم دەم خۆش ئەو ڤیبراتۆی کە لە قورجە هەیە ئەوە یەکێکە لەوانی کە من دەتوانم بڵم شایەتیەوە بم کە دەنگخۆشێکی زۆر باشی لێ دەرەچێت داهاتووە تەنها پێگەانی دەنگ هەیە هەندێک ڕاهێنانی سۆڵفێ جوانە بکات ئەم کوڕە لە داهاتووە بێ بە یەکێک لە هونەرمەندە جووە دەنگخۆش و ناودارەکانی کە هەموومان دڵمە پێی خۆشە بێ خۆشەویستانم منم ێوارێ زۆر خۆشحاڵم کە لە گەڕای میدیا بەرنامێکی زۆر تایبەتمان پێشکەش کردکەوە وەکو بەڵێنمان پێیا بوون کاکە دیلمانی ئیشکەر و خۆشەویستی ناو شار ئێستا خۆشەویستی هەموو ئەو کەسانێک کە بینیوێنە زۆر زوو چۆ ناو دڵی خەڵکەوە لەبەرەوەی گەنجێکی ئیشکەر و بەهرەمەند و هونەرمەند بوو کاک دیلمان بەخێر بێ ئەمڕۆ بۆ گەڕای میدیا ستۆدیۆکەی ئێمە جوانتر کرد هەست پایامەکە تەیە بۆ بیسەرانمان بۆ بینەرانمان بۆ هەوادارانی خۆت پێیان بڵی لێرەوە ئەوانی کە تویان خۆشەوێ من چە خزمەتیانە مەمنونی ئەو بەڕێزانم کە کۆمێتی جوانیان نووسیوە و سپاسیانەکەم بەجددی ینی هەنێ برادر و کەس و ناسی و زۆری لاگون لەگەڵمە زۆر سپاسیانەکەم زۆر سپاس بۆ کاک ئەحمەد زۆر سپاس بۆ دوو مامۆستا خۆشەویستە و مامۆستاگان سپاسی ئێوەشەکەم و سپاسی بەرنامەگەشتانەکەم دەست و چاوتان خۆش بێت من جارێک تر سپاسی بەڕێستەکەم سپاسی و کەسانەکەم کە تۆیان لێمە نزیک کردەوە ئەحمەدی خۆشەویستی سایزەر و کاکە هاودێر کە سپاس بۆ کاکە ئەلانجان بۆ کاکە ڕوێز بۆ کاک ڕێباز کاک بورهان بۆ کاک ئامانج بۆ هەموو خۆشەویستانی لە پشتی کامێرەوەن سوپاسانەکەمە میێوارەیە لەگەڵ دیارەکەی کاکە دیلمان کە دوایین گۆرانیە ماڵاوایتان یەکەین لە بەرنمەیەکی تایبەتی هونەرستانی ئەمڕۆ فەرموو بە ئەو گۆرانیمان پێشکەش بکات کە دیاری بەرنمەیە و ماڵاوایتان یەکە خوشوان سرماینا بێ